بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. خۆشحاڵم کە دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. شەوانێکی بەقەدر و پیرۆز لە پێش ئێمەی موسڵمانانە، ئەوەش بەرەکەت و ڕەحمی خوای گەورەیە بۆ ئەوەی زۆرترین توێشووی پاداشتی تێدا کۆبکەینەوە، بۆ ئەوەی لە ئاخیرەتدا لە میزانی حەسەنات زۆرترین حەسەنەمان هەبی. شەوان و ڕۆژانێکی زۆر بەقەدر و پیرۆز بۆ موسڵمانان لە پێشن جگە لە شەوانی قەدر، بەڵام بەرنامەی ئەم جارەمان تایبەت دەکەین بە شەوانی قەدر، چۆنیەتی زیند و ڕاگرتنی ئەو شەوانە، چ دوعایەک تێیدا گیرا دەبێ و چ دوعایەک تێیدا موسڵمانان بیکەن بۆ ئەوەی خوای گەورە بە ڕەحمی خۆی ڕەحممان پێ بکە، و هەروەها ئافرەتان چۆن ئەم شەوانە زیندوو بکەنەوە، بە تایبەتی ئەوانەی کە توانای ئەوان نییە لە مزگەوتەکاندا دابنیشن. هەروەها پرسیاری ئەوە دەکەم کە مامۆستایانی وتاربێژ و پێشنوێژی مزگەوتەکان چۆن هەڵسوکەوت لەم دەشە و ڕۆژەدا بکەن بۆ ئەوەی زۆرترینی موسڵمانان تێیدا لە وتەکانیان بەهرەمەند بی و زۆرترین توێش و پاداشت کۆبکەنەوە. لە خزمەت هەردوو مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویستدام، دکتۆر سەدرەدین باریسانی، پێشنوێژ و وتار خوێن، یاخوا بەخێربێی سوپاس دەکەم. زۆر بەڕێز مامۆستا محەممەد نووری میرانی، زۆر بەخێربێی زۆر سوپاس دەکەم مامۆستایانی بەڕێزم. جا لە ئەوەی بەرنامەکە زیاتر بەرەکەتدار بکەین و لە شوێنێکی بەرەکەتدارین، داوا لە زۆر بەڕێز مامۆستای خۆشەویستم دەکەم کە سوڕەتی قەدرمان بە دەنگە زوڵاڵەکەی لە بۆ بخوێنێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من 1000 شهر. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. صدق الله العظيم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. صلى الله عليه وسلم. یاخۆ دەست خۆش مامۆستا. با لەو پرسیارەوە دەست پێ بکەم. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا لە قورئانی پیرۆزدا ئاماژەی بە سوورەتی قەدر و شەوی قەدر کردیە، بەم شەوانە کردووە. چۆن باسی کردووە بۆمان ڕوون بکەوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. أو الشوي قدر شوشي زور قورة وعظيمة. هل بداية سورتك تماشا دكي خواي قورة جل جلاله زور بقوري زور بعظيمي باسي أو شودك. إنا أنزلناه إما دامان بزاندية للشوي قدر باز باسي قوري قرآن لبرهند الشوي قدر شي بي قورة وبي جوان بوا، حتى ضميري تعظيمي شأني لو بكارينه وانا ما مستيبر رئيس إنا إيما يعني هتا بزاني أويش زور قوري زور بقدر قيمتها. وما أدراك ما ليلة القدر دي ساعة تكرار دكاتو. ليلة القدر دبي تتزاري السيم أو تكرارنا هرهم للقرآن نشانه أبيك زور قرنك زور مهمة أجنا دو سيزار تكرارنا كاتو. ليلة القدر أو زديسان خير من 1000 شهر. خير زور زياتر لهزار مانك. خير من زماني عربي يعني زياتر ساكتر باشتر خيرتر له هزار مانك. طبعي هر وقت زانان دفرمون هزار زور بكار دي لقرآن چونك أو كاتك قرآن دابزي خلق زياتر آشنا بجماري هزار. وإلا بجويري نية هر وقت زانان دفرمون أتو تسند مخلص تربي
من قام ليلة القدر إيمانا واحتسابا نيتك تسن له خواه وسن برواد بقزك هي غفر له ما تقدم من ذنبه وله قناه كانت خوش تبي أو ذا سند أو نية له خواه أتبري 1000 صال أتبري مليون صال مليار مانك يعني تسندي أتدري خير من 1000 شهر زيادة يعني بدل لجمارة بدل لجمارة خير من زور له زيادة ليلة بله فرم أو زا يقلو قرنجيانك أخوا باسي دكا أوي كمهمة تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر ملائكة تايبت دادا بزن بتايبتي جبريل عليه السلام الروح بالروح هنا كواتا لرقي جبريل لرقي قرآن روح ببر أو أمة دادته ها أو ناويلو هالبجار ديالي أو صفة بابرين كواتا ملائكة يقين دادا بزي أوش قرنجيشي ديكي لهمان كادا وسلام هي حتى مطلع الفجر يعني أو شوهر وكزانان دفرمون خواي قولة تقديراتي خوي دقوري لبرخاتري أو شو لبرخاتري قرآن لبرخاتري أو أمتا كأمتي سرور معنا بيغمبر محمد صلى الله عليه وسلم خوا قرآن كاري بسرداديني لو شوه تماشا دكا چه براستي هستايتو لو شوانا چه براستي لخوا دپاريتو چه داوي لي خوشبون دكا چه دەوێت جارێککە بە قەدر و بەڕێز بیتۆ لە ڕێگای قورئان و لە ڕێگای قەدر چێ خوای گەورە لۆ تەقدیرەکەت لۆ دەگۆڕی سەلامن هي حتى مطلع الفجر ناوت دەنووسرێ فلانە کەس تازەتەوە سەلام سەلامی بدەنێ لە دنیا لە قەبر لە قیامەت سەلامەتە لە هەموو شتێک ئەمانی بدەنێ ئاشتی بدەنێ لە هەموو شتێک سەلامن هي نەکیڕێ مامۆستاوانیە بەڕەهاییە سەلامن هي حتى مطلع الفجر يعني أو شەوە ئەتو هەتا بەیانی هەر داوای سەلام کە لە خوای گەورە كيليك لمعنى كان السلام اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا أو بشكل السلام ما مستەی خۆشەویستیە خۆ بەخێر بێ دووبارە کەواتە لە کۆتا دەستەواژەی قورئانی سەلام هي حتى مطلع الفجر لەو دنیا جەنجاڵ و پڕئاڵوزیەدا هێشتا هەیە خوای گەورە کە هەموو شتێکان بەدەستەویە سەلام هي حتى مطلع الفجر چەندە گرنگە داوای سەلام بکەین لەوەی دنیا و مرۆڤایەتی بەگشتی سەلامەت بێ بسم الله والصلاة والسلام على رسول الله حمد السنة لبو خداي بشركة برجي باراني رحمة وبركات بس روحي مبارك محمد المصطفى صلى الله عليه وسلم لخدمة ما مستاي خوما ما مستا قوريمي وجزاك الله لونغو لو زنابتو لو برادران كا بيو مان ديبن لو يدس بي كان بيغمبر صلى الله عليه وسلم دقا اصحابان بك قبر شي داروي بله فرمي او قبر نويه فرمي بري فرمي تمنى دكات يكزال بيت وبس دوك عاد بك يسات لشين دري لدنياي مرديان زندي زیند هەمومان زیندوینە خوا گەورەترین نیعمەتی دەگەرەمە کرد گەورەترین گەورەی دەگەرەمە کردیە گەورەترین چاکە دەگەکردنە گەشتنی ڕەمەزانی گەورەترین نیعمەتە باوەڕ دەکەیت مرجەکانی قەبرستانی تەمەنای ڕەمەزانی دەکەن تەمەنا دەکەن چکە لەبەر ئەوەی لە ڕەمەزان لێخۆش بوون و عەفوو بوون و گەورە بوون و نێزیک بوونەوە خوای و بەزەی خوای ئەگرێتەوە لە بۆ زنجان و مردیان لۆ زنجان و مردیان بەلێ شاو لە قەبرستانی عەفوو ئەکرێت كابرا هي عذابي لسرة كابرا هي جناحي لسرة كابرا هي توربوني خوالي لسرة تمنى دقا بقات رمضاني وبأولي خوش بني بكريتن أجي أما قيشتني رمضاني الحمد لله قولترين نعمتك كروحي دايني وانا يزيق بينو شو قدر كان أو شوانيك خواي تبارك وتعالى بقورة وتزليات ونوري خوي وعظمتي خوي لعبد كاني يزيك بيتوا أو ذا قولترين ملائكتي خوي خۆشەویستترین مەلایکەتی خۆی و خۆشەویستترین مەلایکەت لەکن پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەخ ئەو مەلایکەتە کە جوبرائیل کە ماوەسا بەحسی کرد هەر لە ئادەمی هەتا محەممەد المستەفا خوا چەند پێغەمبەری ناردینە لە هەر پێغەمبەر لەشی وحی ناربیتن بەو مەلایکەتەی ناردیە ئەو مەلایکەتە تایبەتە بە پێغەمبەران خوا کۆتایی نەینا ئەو مەلایکەتە بە وفاتی پێغەمبەری صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاخر پێغەمبەر یان نا پێغەمبەری کە دێت نەخێر ئاها بەڵام ئەدی ئەو مەلایکەتەی کە وحی دەینا بەردەوامە هەتا کەنجی تا ڕۆژی قیامەت لە بەخاتیش دیسان ڕێز و شکۆی مرۆڤایەت لە بەخاتی چ لە بەخاتی ئومەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم و لە بەخاتی چ لە بەخاتی رسول الله صلی الله عليه وسلم سارێت جارێک ئەو مەلایکەتە دێت ئەحد و پەیمانی ئەوەی کە دەگە پێغەمبەرانی کرد و نوێی کردەوە دەگە رسول الله صلی الله عليه وسلم دێت دەگە ئومەتەکەی پێغەمبەریش نوێ ئەکاتەوە دەرێ ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەمن دیسان کو دەگە پێغەمبەرەکەت بەردەوام بووم کو لە ڕەمەزانێ چونکە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم مانجی ڕەمەزان
ختمەکی کاملی دەگە پێغەمبەری ئەکرد بەڵێ ئاەت بە ئاەت ئەو سارەی پێش وفات بکات دوو ختمی دەگە کرد الله أكبر. دوو ختمی دەگە کرد ئارێت هاتیە بەمنوت و برێتن کاک ئەحمەد مامۆستا ئۆمەتێک پێغەمبەری صلی الله علیه وسلم هاتیمە ئەحد و پەیمانەی کە دەگە پێغەمبەرێکم کردیە دەگەرن گۆش ئەەکەم کو پێغەمبەرەکەتان دەگەری دابوویمە ئەنگۆ شەوەکی تایبەت ئەەکەم تخوا ئەنگۆ غافر مەکەن بەڵێ تخوا کاتەکەی خۆت بەنووسن مە بەسەرێ بە دنیا مە بەسەرێ کو دەگە پێغەمبەر دابوویمە و داوای دوعام کردێ لە خوا داوای بەرەکەتم کردی لۆ پێغەمبەری داوای سەلات و سلامم کردیە با دەگەرە توش دابم داوای ڕەحمەت و بەرەکەت بکەم لۆ تو ئەوەیە شێوت قەیتر ئەجا ئەمە ئەو شەوەی بکەینە ڕەحمەت و بەرەکەت نێزیک بوونەوە لە خوا نێزیک بوونەوە لە قورئان نێزیک بوونەوە لە جوبرائیل و مەلایکەتەکان ئەوان خوای تەبارەک و تەعالا پاکە و پاچی خۆشەوێ و پێغەمبەرەکەشمان پاکە و پاکە مەلایکەتەکانیش پاکن بە ئەمەش خۆمان پاکەینەوە بەڵێ بەچێ بە نێزیک بوونەوە لە خوای تەبارەک و تەعالا بە دوورکەتینەوە لە جەنجالی دنیا لە مشکی لە نەفس لە گوناح لە تاوان بابە والله وبالله ئەو تو بەس فکر لەوەی کۆ کابرا یەکەم زادەستە بەیتێ کە ماری خوای دەبینیتن کە دێت وا دەزانیت چایەکی گەلە گەورە لەسەر شانیتی نەمایە هەندە قالبی سوک بووە ئەوەیە یان کابراەک حیزامەی دەکە حیزامە کە حیزامەی کرد لە پاش حیزامی وا دەزانیت چای سەفین لەسەر شانی لایەکەتیە ئەوەی بە تەواوەتیش دەگە ڕەمەزانێ دابی ئەوەی بە تەواوەتیش لە شەوەکانی لەیلەتل قەدر بیت و دەگە خوای تێکرد بیت و پەیوەندی بکاتن بە خوای تەعالا و وەک مەلایکەتەکان زندی بکاتەوە والله ئەو گوناحانە هەرەوەن قالبی سوکرد مامۆستا گیان لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن هانی موسڵمانان دراوە چۆن ئەم شەوە بە گەورە باس کراوە پێغەمبەر عليه الصلاة والسلام طبعی بەخۆی کە لی دەژێرنەوە کە دەچووە ناو دەشەوەکەی ئاخیری کە ئەو شەوان هەموو پێیان دەگوتێ شەوانی قەدر لە بەرەوەی تعیین نەکرایە 100% برەی ئیلا فلانە شەوە بەڵام دەبینی لۆ نونە ئیمامی شافعی ئیبن عەباس لەوی وەرگرتیا زۆرتر تەکیدیان لە 27 کردیتەوە بەڵام ئەو دەشەوە بە کاملی پێغەمبەر صلی الله عليه وسلم كان يشد المئزر ويوقظ أهله يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی توند و تۆڵ دەکردەوە گورج و گۆڵ نەشاتی زیاتر دەبوو ماڵ و منداڵ و عائیلی خۆی هەردەستاندەوە یعنی لەو دەشەوە شەوەکی هەر تێدایە و ئینسان ئەگەر ئەو دەشەوە زیندوو بکاتەوە لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حتما خوا هەر پێی دەبەخشی بەڵام زە نیشانەکان دەبینی یان نابینی ئەوە کێشە نییە مهم ئەمە ڕێزی ئەو شەوە بگرین قەدرەکەی بزانین بای چەندە جا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمی من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ئەتو ئەو شەوە زیندووکەوە قامە يعني قامە قیام صیام زانەوە لەسەر یەک وەزنی هاتیە جیهاد قیام صیام يعني حتا زانان کە باز دەکەن دەفەرمی خوا نەیفەرمووە سەوم دەفەرمی صیام چۆن صیام لەگە سەوم فەرقی هەیە ئەوە قامە قیام يعني ئەتو هەر دەستیەوە شۆڕشێک لە ژۆرێ دەست پێ دەکەی لەگەر نەفست لەگە فکرە خراپەکان لەگەر نیەتە مفسیدەکان لەگەر هەر شتێکی ناحەز و ناڕێک و پێک لەگەر مرۆڤایەتی لەگەر دار و بەر لەگەرە خۆت نەفسی خۆت ئینسان یعنی گەورەترین شت کە ئەمە لەو شەوە فێر دەبین لە ڕێگەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر وەک مامۆستای بەڕێزیش فەرمووی یعنی قەدری ئەو دینەمان لە بۆ بێتەوە بەڕاستی کەوەش بەوە دەکرێت یەکەم قەدری خوا بزانینەوە کە کەلیماتانە تا لە قورئانی تیکرار بیتەوە وما قدر الله حق قدره ليلة القدر جارێک کە تۆ لە ڕێزی خوا بگرەوە جەل جەلاله ما قدر الله حق قدره ئایمە بە تەواوی حەقی قەدری خوامان لەلایە کاتێک کە ئەتوی خەریکی دینداری خوا ئەتوی بە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم دانایە لە خزمەت قورئان ئیسلام سنت دای ئەو مانگە مبارەکە خوا بەمەی خەڵات کردیا ئایا بەڕاستی ئەمە تەواو تەواو ئیهتیمامی پێدەدەین زانایان دەفەرمونون لە قورئان و حەدیث تۆریان دەفەرمونون ئەگەر کەسێک کاتێک کە خوا ئەو دینە جوانی پێشکەشەکە ئەو پشتی تێدەکا یان لە کاتی دینداریەکەی فکری وابی خەیاڵی وابی کە خوا لەو باشتری دایتە کەسەچی تکە مەسەڵەن کەسێک کە ماڵی زۆرە سوڵتەی زۆرە نازەم شەهادەی گەورەیە ئەتوش وا لە ناو دیندای لە خزمەتی قورئاندای لە لەیلەت القەدری دەفەرمونون هەر بەدڵ ئەتووا تێبگەی خەڵکەچی تکە خوا لە توی باشتر پێدایە دەفەرمی فەقەد ئەساء الأدب مع الله ئەوە بێئەدەبی بەرامبەر خوا کردیە خوا زۆر نیعمەتی لەگەرەمە کردیە ئێستا کە ئەمەی مەشغوڵ نەکردیە بە ئەو شتانەی کە زائلن کە فانین خوا ئەتوی بە شتێک مەشغوڵ کردیە کە قەدر و ڕێزی تایبەتی هەیە قورئان ڕەمەزان شەوی قەدر بەوە قەدر و گەورەی خوامان بەبیر دێتەوە وایە نا قەدری ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم يعني
سيد المرسلين شافعي مشفعة لبر قوري أو بيغمبر صلى الله عليه وسلم كزانيان دفرمون أو سوري قدري لقر إن أعطيناك الكوثر بيكوية أعطيناك الكوثر تي أو كوثر الخير الكثير تيا يقلو أنا الشوي قدره كخير من 1000 شهر يقلو أنا قرآن حرف يقبل خير وزيادة ريج لبود نسره يعني أتو قوري أو بيغمبر صلى الله عليه وسلم خواه بميدا أما لو زيادة تسمان دبي لروج قيامة بواسطة أو قدرو أو رزو حرمته بشي هر زوري أهلي بهشتي أو أمتي يكم أمتك دسيتنا وبهج يكم أمتك وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس يعني أمد ما أخواد من كات الشاهد لسر خلقان ريزة شي تايبت ما اللي دقري لبر هندي أما براستي أجر لسر ريو شويني بيغمبر برين صلى الله عليه وسلم أو دشوانا وكو أو زندوب كينوا يعني أو شوانا لو هندي نهاتي متابع يعني غير سنة بيغمبر صلى الله عليه وسلم مشغول بين بغير ربازي بيغمبر صلى الله عليه وسلم مشغول بين بركة بخو مانو مالو من دار مانو أويك يعني قصيك مان بيدقا جيمان للرادقري مشروع شي كامل مان هبي لبو إحياء زندو كرنو قرانوي قدر الرزي أو أمته قدر الرزي رب العالمين وبيغمبر صلى الله عليه وسلم وأو قرآن لنا ودلو دارو جناب الإمام مصطفى خير من 1000 شهر غفر له ما تقدم من ذنبي لتكون شهداء على الناس يعني همو أواني أقب زمان الدنيا كباسكين أو أوفروا أو ريزو قدروا أو هم هلا لبو مسلمان سيدة يعني بيك حديثي بيغمبري دەست پێکەم بەسەرهاتێک چی جێڕم و بەسەرهاتێکی گەلە خۆشە يعني بەسەرهاتێک لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر عليه الصلاة والسلام دانیش بوو هەندێک دەڵێن ئەبوو تەلحەیە ئەسحابەی پێغەمبەری ئەنساریە بەسەر سومان هاتە خزمەت پێغەمبەری صلی الله عليه وسلم دەرسێکی زۆری تێدا ئەو حەدیثە فەرمی والله یا ڕۆستە عەجزایی من مایەوە شتێکی وهام دیتیە سەرم لێ دەرناچی چ برێ چ بووە فەرمی یا ڕۆستە فلان وفلان دوو برا بوون لە دەرەوەی شاری مەدینە هاتنە مەدینەی پێکەوە مسلمان بوون ئێستا پێکەوە مسلمانی بوون ینی خلاص بوون یەک کۆتایی بە هەموو گوناحەکان و خراپە و کوفر هات دەستیان بە عیبادەت کردنیە دەستیان بە خواپەرستی کرد دەستیان بە شەو نوێژ و عیبادەت و خزمەت پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم یەکیان شەهید بوو شەهید گەورەیە یان نا بەڵێ گەورەیە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم هێشتا خۆی نەگەیشتە عاردی خوای تەعالی هەموو گوناحەکانی خۆش شەهید ئەوەندە گەورەیە ئەگەر لە جیهاد و لە مەحرەقەی جەنگ شەهید کرا ناوی بشورێتن نابی کفن بکرێتن نابی نوێژی لەسەر بکرێتن ئەو هەموو ڕێزە هەبەو خوێنەش زیندی ئەکرێتەوە شەهید کرا فەرمی یا ڕەسوڵ ئەو ساریش یەک سال لە پاشی برایەکەیت کە بەخۆی مرد یعنی برایەکەی دیکە یەک سال ژیا فەرمی یا ڕەسوڵ دیتم هەردووچیان لۆ بەهەشتی والله فەرمی یا ڕەسوڵ دیتم ئەوەی بە مردنی خۆ مرد پێشی برایە شەهیدەکەی چۆ داخلی بەهەشتی نهێنیەکە چییە؟ جێیەکەشی گەلە خۆش بوو بەڵێ فەرمی ئەوە شەهیدە یا ڕەسوڵ پێم ساز فەرمی ئەو کابرایە برایەکەی کە بە مردنی خۆ مرد سارە مانجی ڕەمەزانی بە ڕۆژی نەبوو فەرمی سارێک پێنج فەرزە نوێژی نەکردی فەرمی بە فەرمی زەکاتی نەدا سەدەقەی نەکرد خێری نەکرد زیاتر بوون فەرمی بە پێش برایەکەی کەتەوە بە قەدەر عاد و ئاسمانان الله ئەکبەر تەمەنای عمری خۆت بکە کاکە ئەومەی بە گەمرە دابنێ بە میهیم دابنێ بە پیرۆز دابنێ خوا دایتێت و ئەو جەکە بە پیرۆزیش دابنێ بە فرسەتی دابنێ فرسەتی ئەوەی دابنێ کە ئەتوو بە فرسەتی دابنێ نوێژ بکەیت ئەتوو دەرێ سبحان الله دارێک لە بەهەشت لەو ئەمرێ وایە نە دەرێ الحەمدولله خوای تەعالی ئیمامی عومەر چاک جێ بلەو بەسەراتی ئیمامی عومەر مالی لە درێوە مەدینەی بوو لە ئەترافی مەدینەی بوو پێنج فەرزە لە مزگەفتێ بوو باخچەکی هەبوو مەشغوڵ بوو دەی ڕۆژێکی نەگەیشتە نوێژی جەماعەتی نوێژی عەسرەی چوو کە چوو لا إله إلا الله كو أموم لهاد نجي زمعات مسي كو أم لهاد نقام مزقفتي فالمي إنا لله وإنا إليه راجعون مو أزاني أو ذكر بس لو كساني كمرنيان ليمرين فالمي ينسبوا يا عمر فالمي نيجي عصرين بزماعات سو كو دبي من يجي عصرين بزماعات سو فالمي مسلمان الشاهد بن أو باخت سمكر داخل لو مسلمان ما دام يك زماعات من السدانة لبرو هتا بيت الدرس مزارة شيء كان نيجي زماعات للسدانة نيم بنام أجا هبيت ناكريتن أو مانجا رمضاني بينس فرزكان بجماعات بكا بيغمبري خو أفرمي صلى الله عليه وسلم نيجي عشاد بجماعات كت نيوي شوي بشو نيوج له حسابه بي
نوێژی بەیانیت بە جەماعەت کرد کە ئەنەمە ئەو شەوات و بە کاملی شەو نوێژت کردیە ئەدێگە لە شەی لەیلەتول قەدر بووی بەڵێ کەەوە دەرفەتێکی دیکە ژیانە ئەدێگە زیندگی بووی ئەدێگە لە مزگەفتێ بووی پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لۆ سەلات الضحا چێشتە نوێژ بەڵێ هاتە مزگەفتێ نێژ خێر یەک عەمرەت ئەگاتی یەک عەمرا ئەدێگە لۆ جەماعەتێ بی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خێری حەز دەچی تەواوت ئەگاتی یعنی تۆ ڕۆژێ 5,000 بێ مزگەفتی 5 حەزت لۆ نوێژ 5 حەز ئەدێگە شەوە کەچنی زیینگەدی کردەوە دەبێت خێر و سەوابەکەت لەو گاتێ یعنی بەڕاستی مسلمان بەس یەکش لە گۆڕەیە ئەساسەکە درا نیەت ئەڵڵا بی خالیسەن لە ئەڵڵای بیتن بە تەواوەتیش لە ئەڵڵای بیتن مالکی کوڕی دینار هەزار ڕەحمەتی خوای لێ بیتن یەک لە پیاوچاکانی ئومەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم یەک لە ساڵحانە کوڕەکی مرد کردیانە هەڵڵا و تازی و بەزم بەینێک پێچ و نێژە سپێنەی چوو کەس نهات کەس لێ نەپرسێت لۆ نهاتێ مزگەفتی کوڕگوتی کاکە تازیم هەیە وەرن تازیە بارانم بکەن لێم قەومایە خەردا چ لێ قەومایە کاکە ئەدی تازی کوڕمان نەکرد بابە لە کوڕم خراپتر لە قەومایە کوڕم کە مردیە ئەز و سەواب مەگاتێ لەگە سەبرم هەبیتن کوڕم مردی ئەبیتە پێشباری قیامەتی لۆ من بەڵام نێژی سبێنێ مردی ئەوە تازیەی منە ئەوە ماروێرانی منە ئەتو 11 مانگە لە دەست چوە چەند نێژە سبێنێت چوە چەند جەماعەتت چوە چەند مزگەفتت چوە چەند عیبادەتت چوە چەند خواپەرستت چوە ئەو ڕەمەزانە فرسەتە لۆ چ فرسەتە چێ دەری دەگەی ڕەمەزانەشکە چەند ڕەفیقمان مردن ئەو ساڵ چەند زار چوینە قەبرستانێ فلان کەسی بشارەوە و لە تازی فلان کەسی بەو ئەو بگەنجە اختیارە مندارە مردن ڕحم بە کەس ناکە چێ دەری ئەتو دەگەی ڕەمەزانەشکە وا بزانە پێغەمبەر صلی الله علیه و فەرمی وها نوێژێ بکە صلی الله علیه وسلم کە ئاخر نوێژت بی وها خۆت ئامادە بکە لەو ئەم ڕەمەزانی وها خۆت ڕێک بخە لەو ئەم ڕەمەزانی وا بزانە ئاخر ڕەمەزانت بەڵێ دەست خۆش بیاخوا پێشینی چاچی ئێمە هاوڵانی پێغەمبەریش صلی الله علیه وسلم چۆن تەعاملیان لەگەڵ شەوانی قەدر و ئەم دەڕۆژە بە شێوەیەکی گشتی کردیە طبعی بە ژێرەی حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەقوالی پیاوچاکانی پێشتر هەر لەو کاتە هەتا دەگاتە زانانی چەند ساڵێک پێش ئێستا ئەوانە هەموو بە پێشینە چاچی مە حیسابن طبیعی کە تەماشا دەکەی ئەوان شەوەکانیان حتا ڕۆژەکانیش طبیعی باشترین و چاکترین کە عیبادەت کە خۆیان پێوە مەشغول دەکەت هەر قورئانەکە بوو زۆرترین خوێندنەوەی قورئان بەڵام بە تەدەبر بە فکر لێکردنەوە ماناوەرگرتن کوو خۆم بگۆڕم لە بۆ پاشی ڕەمەزان لە بۆ پاشی لە لەیالی القەدر چکە مباشرەتەن پاژەوەی شەوانی قەدر خەلاص دەبی جێژ نەدێ و دەبتر شەوال و ئیدی وەزعەکە دەگۆڕێتە حاڵەتەشی دیکە لێ ئەو دەشەوەی ئاخیری زۆرترین و باشترین شت هەروەک مامۆستای بەڕێزی ئیشارەتی پێدا پێغەمبەر صلی الله علیه وسلم دیراسی قورئانی کاملە کردو لەگەر جبریلی عەلەیهی السەلام ئاخری تەمەنی 2000 یعنی وهمووی لە بۆمە مانای تێدا لێ سەحابەکانیش ڕزای خۆیان بێ پیاوچاکان هەر لەسەر ئەو ڕێبازەی پێغەمبەر بن عەلەیهی السەڵات وەسسەلام مثلا حەدیثێکی صحیحمان هەیە دەفەرمی ئەگەر مسلمانێک هاتە مزگەوت ئایەتێک لە قورئان فێر بوو دەفەرمی خێری زیاترە لە 100 ڕکعات 2 ئایەت 200 ڕکعات 3 ئایەت 300 ڕکعات و دەفەرمی ئەگەر هات لەو مزگەوتە بابێک لە بابی عیلم فێر بوو عیلم چیە قورئان و سونە و شەرحەکەی لەسەر دەستی مامۆستایان و زانایان و ئەوانەی کە لێی تێدەگەن حیکمەتەکەی مەبەستەکەی هەدەفەکەی و تەطبیقکردنی لەسەر واقعی ئێستا دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم بابك لەو عیلمە شارەزا بوو عومیل به ئەو لەم یعمل هێشتا جارێک کردەوەی پێکرا یان پێی نەکرا ڕێک نەکەت مەسەلەن دەفەرمی ئەجر و پاداشتەکەی کە 1000 ڕکعە 1000 ڕکعات تەسەوڕکە لێ خۆ مهمە باشە و نوێژی تێدابی طبیعی قیام الليل تێدابی تەراویحی تێدابی ئەو دوعای اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا ئەوەی با زۆر تێدابی و سەلامەت الصدر کە زۆر گرنگ و مهمە دڵت پاکەوە لەگەر هەموو ئومەت لەگەر هەموو ئومەت حتا ئەگەر یعنی فترەی کەم بگەڕینەوە پێش ڕەمەزان 15 ڕۆژ زووتر نصفی شعبان کە شەو بەراتە هەموو جارێ تەماشا دەکەین مقدماتەکە لە بۆ ڕەمەزان کە گەورەترین عیبادەتی ئەو شەو بەراتە چییە سەلامەت الصدر دڵت پاکەوە لەگەر هەموو ئومەت بە تایبەتی لەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەصحاب و یاران پیاوچاکان ئەوجا هەموو ئومەت و ئەوجا دەوروبەری خۆت و شار و وڵات و خزم و دەوروبەر ئەوە گەورەترین عیبادەتە کە حەدیثەکە فەرمووی لە نصفی شعبان خوای گەورە لە هەموو ئومەت خۆش دەبی ئیلا ئەو کەسەی کە مشریکە ئەوی مشاحینەکەەوەی دڵی لەگەر ئیمانداران مسلمانان صاف نابیتەوە هەموو دنیای لەوکەی خێر و سەدەقات و چاکە و ئیحسان و
لە خەمی دابی ئەو هەر دائیمەن دڵەکەی ساف نابتەوە لەگەر ئیمانداران مسلمانان. جا مانجی ڕەمەزان لەیلەتول قەدر یەک لەوانە لە ڕێگەی قورئان لە ڕێگەی اللهم ئینەکە عەفو تحب العفو فاعف عنا، خوایە لێم خۆش بی عەفوم بکەی، ئێ تو دەبی خەڵکی عەفو بکەی والعافین عن الناس، تو دەبی لە خەڵک ببووری شتی گچکە نابی گەورە بکەی. تەسەوور کە لە سوورەی ئەننور کە خوای گەورە باسی ئەو یەکە ئەلا تحبون ئەن یغفر الله لكم، الله ئەنگۆ حەستان لێ نیە خوا لێتان خۆش بی لەسەر چێدا بەزی ئەبوبەکر سیدیق ئیمامی ئەوبەکر ئیمامی ئەوبەکر وەکو بری سزای ئەو نەفەرەیدا کە بەشدار بوو لە بوختانکردن بە دایە عایشە ڕەزای خوالی بکە کچی خۆیتی و خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم مانگانەکەی لێ بڕی خێر و بەردەوامیەکە. خوای گەورە فەرمی وەلیعفو وەلیەصفحوا، خەڵک ببورن لاپەڕێکی نوێ. فلا تحبون أن يغفر الله لكم، ناتانی خوا لێتان خۆش بی يعني بس بەڵێ خۆش بوون بە عەفوکردن نەری وەڵا من تەواو ئەمن چیدی کە چاکەی لەگەر ناکەم. کەواتە خلاصی قسەکان چییە لە ڕێی ئەو قورئانە ئێستا کە ئاەتێک بوو ئەتووەرە لە مزگەفتێ گوێ ڕاگرە یان گوێ لە وتارەکی مامۆستا ڕادەگری لۆ نمونە مسلمانێک دەبینی لەو شەوانی قەدر ئیشەکەی وایە دەبی لە کاسبی دابی لە دەوام دابی برایە وەکو بەڕێستان ئەوە لە خزمەتی ئیعلامدایە وایە نا لە ڕێگەی ئەو مەشغەڵەتە کە گوێ لە وتارێک ڕادەگری ئاەتێک بابەتێکی علمی ئەتوو 1000 ڕکعات شەونەشی خۆت مسۆگەر کردیە چکە لۆ عیلم هەروەک زانایان دەفەرمون عیلم زۆر گەورەترە لە عیبادەتی شخصی، عیلم خێر و بەرەکاتەکەی گەورەترە. یعنی ئێستا کە ئەوە دانیشتینە ئەو مەجلیسە ئەگەر برین ئەمە دەچین 100 ڕکعات نوێژ دەکەین 1000 ڕکعات ئێستا ئەوە گەورەترە. ئەوە تو ئەوەی ویە هەمان ئەوانە هەمانژێکی تو ئاگالێبی هەتا زانایان دەفەرمون طالبی عیلم زەکاتی پێدەشی، طالبی عیلم فەقێیەکە طالب عیلمێکە زەکاتی پێدەچی بەس عابید خۆی یەکلا کردی تۆ دەرین زەکاتی پێ ناچی برێ ئەم بەس عیبادەت دەکەی. ئەویشمان ڕاکرد یعنی بەس طالبی عیلم خزمەتکاری دین خزمەتکاری عیلم ئەوجە لە هەر بوارێک لە بوارەکانە کە خزمەتی عیلمەکە پێی دەچی هەتا بەردەوامی لەسەر ئەو خێرە. تەسەوور کە ئەوجە ئەمە ئەو دەشەوەی ئاخیری قورسایەکی زۆرمان لەسەرە چ ئەوەی زەکات دەداچی ئەوی زەکات وەردەگری هەر لە شەوانی قەدر خەڵک دێ داوا دەکا خەڵک دێ دەبەخشی حتا زەکات لە شەو لە سەدەقەیە زەکات بی لە شەوەکان بکە نەک لە ڕۆژی لە دەی ئاخیری. یعنی ئەوانە هەموو تەسەوور کە ئەوانە هەمووی ئیشی پیاوچاکانە کە هەمووی لە پێغەمبەریان وەردە صلی الله علیه و سلم بەس بە تایبەت قورئان، یعنی تایبەت ئەو قورئان دەبی بەشەکی زۆری هەبی لە ژیانت لە شەوانی قەدر دەبی زۆر گوێ بدەیە هەر ئاەتێک شەڕح کرا کولێک دەدرێتەوە خۆت بەوە مەشغوڵ کە ئەوجە لە خوا بپارڕێەوە. زۆر جار ئەمە لێرە لە وتارشت بە خەڵکی دەڵێن دەبینی بابەتێک باز دەکەی مسلمانێک لە هەر دەستی 2 ڕکعات نوێژ دەکا کاکە دەڵێن گوێ بدەی برای خۆم ئەتوو کە گوێ دەدێ ئەو بابەتە 1000 ڕکعات لۆ مسۆگەرە لەبەر هەندێ ئەمە فهم و فقهی عیبادەتیش لەو شەوەی زۆر ضروریە کە خۆمان بەچ مەشغوڵکەین بەچ عالەمەکەش مەشغوڵکەین هەتا ئیعلام یعنی ڕێز و حرمەتمان هەیە ئەو ئیعلامە بەڕاستی کە دەبینین کەلێنەکی زۆر باش پڕ کرایتەوە خوا جەزای هەموو لایەک داتەوە ئەوەی ئیعلام دەکرا بە هەزاری وەچیمە ناکرێت بەرەم زۆر گرنگە ئەمەش لەو شەوە هەندێک یعنی ئەوانەی کە بابی ڕەفاهیەتە و کەمالیات و ئەوانە خۆمان بە دوورکەین. مەسەلەن دەبینی ئەو شەوی سرود لێدان نییە بەڕاستی لەگەڵ ڕێزمان یعنی ئەو ئیعلام مۆکو براگ ئەو نەسیحەتە دەکەین مامۆستای بەڵام ئەو شەوی ئەوە نییە خەریکی دەفلێدان و سرودوانەکەمە دژی ئەو شتە نین بەڵام با ئەو شەوە گەورەیەکی زۆر بدرێتە بە قورئان بە دوعا ئینەکە عەفو سەدەقات یعنی زیندووکردنەوە هەتا ئەو ئومەتە جارێک کە زیندوو بیتەوە ئەمە مەسئولین لەو شار وڵاتەی خۆمان ئەو شار وڵاتە تەماشای مزگەفت دەکا مامۆستا دەکا ئیعلامەکی دینی دەکاوانە بزانی دەرێ مەشروعی دین چییە فرسەتێکە ئەمە ئەو شەوە ئەگەر بتوانین خەڵکانێک فەهم و فقه و فکر و عملیان بگۆڕین لە بۆ پاش ڕەمەزان ئەتوو دەزانی جیهادت کردیە ڕیباتت کردیە لە هەزاران ڕکعات شەو نوێژ باشترت کردیە چاکترت کردیە خوای گەورە هەموو لایەک موفەقکە ئینشاءالله. مامۆستا محەممەد گیان کەسێک گەنجێک یەکێکی ئەهلی مزگەوت دێتە لای مامۆستا محەممەد دەڵێ ئەمن ئەو دەڕۆژەوە چ بکەم چ بەرنامەیەکی لە بۆ دادنەی مامۆستاش ئیشارەتی پێ کرد ینی خوازای مامۆستایی بداتەوە ئاگات لە کاتەکانی کات دەڕوا دەگەڕێتەوە ناگەڕێت ئێستا دونی ڕۆی ئیتومە سبێنش ئیتونیە ئەری ئێستا بە فرسەتی بزانم مامۆستا عەبدوڕەحمانی مامۆستاوی هەزار ڕەحمەت لە گۆڕی وەفاتی کرد لە مزگەفتی ئەبوبەکری سیدیق بوو دەزانی کو بوو حافظ قورئان هەندی قورئان دەخوێند و هەندی قورئان خوێندەوە بە زۆر خوێندنەوەی قورئان بوو حافظ قورئان نەک ئەوەی برێ خۆماندی بکاتن هەندێک قورئانێدا بوو حافظ قورئان بوو لە ئاخری عمری جەلتەش تێیدا زۆر شتی لەبیر چوە بە سوبحان الله قورئانەکەی لەبیر نەچوو مامۆستا مەلا بەهادینی خەتێ
مامۆستا دەیناسی مامۆستا بەهادین پیاوەکی ساڵح لە خواترس لە مزگەفتی سەید غەریبی بوو مامۆستا مەلا بەهادینی خەتێ تەلەبەی هەبوو فەقێی هەبوو دەرسی دەگەوتەوە دەرسی فەقیهان لە قاتی سەرێ بوو قاتی دووەم بوو مامۆستا لە خوارێ بوو دەرسی دەگەوتو لە عوزرەکەی لە غورفەکەی کە دەرسەکەی دەخوێنیت ئەو تەلەبە خلاسی دەکرد قورئانێک لە کنی بوو ئەو تەلەبە دەچۆوە گاسی فەقێشکەی دەکرد بەڵێ ئەوەندە چەندە خۆت 3 دقیقە ونیە بەڵێ والله ئەو 3 دقیقە قورئانی دەخوێنیت یعنی ئەو 3 دقیقەشی بەزایع نادا ها پیاچەکان کۆبووینە بابێنە ئێکەشیتکە مامۆستا مەلا قاسمی زیارەتی 1000 ڕەحمەت لە گۆڕی بی کە یەک لە پیاوچاکان و ساڵحان و ئومەتی پێغەمبەری بوو زۆر ساڵح بوو مامۆستا قاسم فەراسەتی هەبوو ها فەراسەت یعنی کەرامەت یعنی خوا ڕێزی لێ ئەگرت والله دەچێکنی ناو دەریتوی هەموو پێدەگوتی ینی هەرچینە ناو دەبوو بە ئیشارەت پێ دەگەیاندی کاتە ئەتو ئەو هەیە ئەو هەیە ئەو ئەوەی نەخۆشیەکان بە ئیشارەت پێ دەگوتی پاش نوێژ عیشا قەپاتی دەکرد میوانی وەرناگرت لەبەر چ لەبەرەوەی زوو دەنووست ئەتو زوو بنووس تێرخەو نابی سعات 2-3 سعات دەما لە شەوێ چەند قال بسووکە هەر دەستاوە قورئانی دەخوێن شەو نوێژی دەکرد ئەو دەشماوە هەتا ڕۆژهەڵاتی مامۆستا عەبدوڵڵای زەرگەزەوی ئەو مامۆستایە لەوانە 500 کەسی وچی منی کردبیتە فەقێ کردبیتە مەلا پەروەردەی کردبیتن واللهی 40 ساری ئاگام لێیە 40 سار گەلە زۆرە ها 1 سعات پێش نوێژی بەیانی لە مزگەفتێ بووە نەچوویتەوە هەتا ڕۆژهەڵاتیە هەتا ڕۆژهەڵاتیە هەر ڕۆژێکی پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم نوێژی سبێنێت لە مزگەفتێ کرد مایەوە هەتا ڕۆژ هەراتێ حەج و عەمڕەکی تەواوت ئەگاتێ تەواوت ئەگاتێ تەواوت ئەگاتێ ئەرێ خوا ناوێت لێت خۆش بی علەما ئەفەرمێن والله لەیلة القەدر لە بە ئەوەی نییە بەس خوای تەعالە لە هەنجەتە لە ئومەتی پێغەمبەری خۆش بی ڕحم بە ئومەتی پێغەمبەری بکە بە ئەمە ڕحممان هەبی لەو مانگەی بەزەییمان هەبیتن عەفوبوونمان هەبیتن چاوپۆشیمان لێکدی هەبیتن ئەگە چاوپۆشیمان لێکدی هەبیتن ئەگە عەفوبوونمان لێکدی هەبیتن خوش ڕحممان پێکاتن با ئەگە درەکانمان سافکەنەوە یعنی سبحان الله ئەگە ڕحم بە حەیوانە چی بکەیت پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو ئافرەتەکی داوێن پیس لە سەحرایە هات ئاوەکی خواردۆریتی سەیەک لە تێنان دەوی زمانی دەرهینایە وتی ئای ئەو سەیەش وچی من تێنیە چوو بە پێراوەکەی ئاوی لە ئەو سەیە هینە خوای تەعالە تۆبەی بەنسیب کرد سبحان الله وەخوالێشی خۆش بوو داخلی بەهەشتێشی کرد ها تەماشای چەند گەورەیە ئینسان لەو مانگەی یەکەم بەڕاستی درست ساف کە دەکە خوای دووش ئەوم زۆر پێخۆشە لەو شەو لە قەدرانە ئەوەی زولمی لێ کردی ئەوەی تەعەدای لێ کردی ئەوەی غەدری لێ کردی ئەوی ماری خواردی ئێستا نادراتەوە پێی نادرێتەوە نەیمایە مفلیس بووە کاکە برێ خوا لە بە خاتی تو لێی خۆش بوو خوای لە بە خاتی تۆ ڕحمم پێ کرد خوددا ئەتۆ ڕحم بە عەبدەکی خوای عەبدی خوای بکەی خوا ڕحم بە تو ناکاتن ئەتو لە عەبدی خوای خۆش بی خوا لە توش خۆش نابیتن یەک لەو شەوانەی کە زیندی ئەکەینەوە بە عەفوبوونمان هەبیتن با لێ خۆشبوونمان هەبی بەرامبەرمان با چاوپۆشیمان هەبی دەگە یەکدی هەر کەسێک چاوپۆشی لە خەڵکی بکاتن عەفوبوونی بکاتن خوا لێ خۆشە بین آخر قسەشم لەسەر ئەوەی بینەوە سید ئەحمەدی ڕەفاعی یەک لە پیاوچاکانی ئومەتی پێغەمبەریە و سید ئەولادی پێغەمبەریە صلی الله عليه وسلم هەموو جارێ دەدیت حاشە سەسە هەنێ سەیەکی دەدیت گوڕوو بۆ بەردیان تێدەگرت و ڕاست سەیەکەی برد باخچەکی هەبوو لە دەرەوەی شاری باخچەی دارخورما بوو لە بەسرایە لە باخچەکەی دانا هەموو ڕۆژێ دانی سپێنان جارەکی دەچوودەی شوشت و تەداوی دەکرد کوڕ بوو هێوارانی جارێک ئەتوە بکەی دەبی ئەتوی خۆش ئاوەگرکەی ئەزانین چەند زەحمەتە جارێک بە قوڕێ حەفزاریش بە ئاوێ گەرە زۆرە ڕۆژە دوو جار لە پاش مانگۆ نیوەکی ئەو سێ خاوێن بوو هەچی بین بوو لە قەلبی نەما بەگەری کرد لۆ ناو شاری هاتەوە پێش مارش سید ئەحمەدی ڕەفاعی گوتیان قوربان ئێوەی دەویست ئەتو مانگۆ نیوەکی خۆ بەوەی ماندی بکەی مانگۆ نیوە حەیات لە خۆ بڕی بە گەرمی و ساردی فەرمی لەوەی ئەترسام لە ڕۆژی قیامەتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم گاسم کە فەرمی یا ئەحمەد لۆ ڕحمت بەو حەیوانەی نەکرد یان خوای تەعالە محاسبەم بکە یا ئای ئەحمەد ئەوە لەبەر دەرگایەتی بوو لۆ دەرکرد لێ نەکردەوە هەتا ڕیوایەت ئەفەرمێتن لە پاش مردنێ لە خەویان دیت خۆتیان سید ئەحمەد خواچی دەگە کردی فەرمی والله خوا لێم خۆش بوو لە بەخاتی ئەو سەی ڕحمم بەو سەیی کرد ئەدی ئەگە ئەتو ڕحم بە ئومەتی پێغەمبەری بکەی صلی الله علیه وسلم ئەدی ئەتو گەردەنی کابرای ئازاب بکەی ئەدی کابرای عەفو بکەی دەبی خوات دەگەرت بکە مامۆستا گیان ئەمە یعنی مسلمانان بە شێوێکی گشتی بۆتە عادەدە کە ڕەنگە تەنها شەوی 27 ڕاستە تایبەتمەندی خۆی هەیە زیاتر کۆبیرمان لەسەر ئەو شەوە بی
بەڵام ئەدی نۆ ڕۆژەکەی دیکە دەشەوەکەی دیکە ئەوانە یعنی چی بکەین ئایا هەمووی زیندوی بکەینەوە چۆن باڵەنسەک ڕابگرین لە نێوان هەموو شەوەکاندا ئەو دەشەوەی ئەخیری هەر هەمووی پێیان دەگوترێت لەیالی قەدر شەوانی قەدر لەبەر ئەوەی تحدید نەکرای و تعیین نەکرا و یەکلا نەکرایتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی زیاتر تاکید بکەنە سەر تاک شەوەکان جا ئەو شەوەی جاری وایە دەبینی لە لای مە تاکە لە شوێنەی دیکە لەو سەری دنیا کە ڕۆژێک پاشیمەیان پێشیمە گرتیتیان لە لایوان دەبیتە شەوەی دیکە ئەوە شتێکی ئەتیادیە و طبیعیە کە خوای پەروەردیگار لەیلەتول القەدر لە بۆمە شەوەک زووتر بکە لە بۆ شوێنێکە شەوەی دیکە بکات لە لای خوای گەورەی ئەتیادیە شتێکی زەحمەت نییە جا ئەمە چ بکەین باشە ئەو دەشەوەی ئاخیری هەموو گرنگی پێ بدەین بەڵام کە دەبینی لە شوێنێکی وەکو کوردستان زیاتر لەسەر مەزهەبی ئیمامی شافعی دەڕوا و شەوانی 27 بوویتە عادەتی با ئەمە ئەو شەوەمان با زیاتر بی زۆر طبیعیە شەوەکانی دیش تەقسیری نەکەین بەڵام لە شەوی 27 کە مزگەفتەکان شوێنەکان هەموو پڕ دەبن قەرەبارق دەبن یعنی بوویتە نەریتەکی ساڵانە حتا دار و دەستە و حکوومەت و مەسەلەن لایانی پەیوەنددار و ئەوانە هەر هەمووی ئاگادار دەکرێنەوە کە ئەو شەوە ئەو پەڕی ئامادە باشی هەبی لەبەرەوەی شەوەکی تایبەتە یعنی ئەمەش ئومێدمان وایە کە لەکن خوای گەورە ئاسانە کە خەڵکانێک دەبینی بەس شەوی 27 لۆ ڕێک دەکەوی بەڕاستی ئەگەر بەنیەتەکی سافیش ئەو شەوە بکە خۆ لەکن خوای ئاسانە بەڵام یەکلاش نەکرایتەوە 100% بەرەی ئیلا شەوی 27 هەموو شەوەکان دەشەوی ئەخیر احتیمای پێ بدەێ ئەگەرنا شەوە تاکەکان ئەگەر هەر نەکرا شەوی 27 بەرکە لەعەلەهو خوای گەورە لە بۆمان حیساب بکات جا چ بکەین ئەمە باشە چ بەرنامەیەکمان هەبی چاکە هەروەک گۆترا هەر کە ڕۆژەکەی ئەتوو بە ڕۆژی بووی ئامادەی کە شەوێت چ بکەی وایەنە ئەوە بە ڕۆژی بووی لە عیبادەتی ئیشی چاکت لەسەر دەستی ئەنجام دەدرێ حتمما نابی زەڕ و زیانت هەبی دەبی بەرکە چاکت هەبی ئیحسانت هەبی لە شەوەکەی ئەتوو هەر لە مەغریبەکەی کەفتارت کردەوە ئەتوو خۆت ئامادە باش دەکەی وەشک مامۆستا فەرمووی بەرنامە دابنەی تۆزەک یعنی ئیسراحەتەکەت هەبی باقیەکەی دیکە هەمووی ئیحیاکەوە هەمووی زیندی بکەوە بەوەی کە نوێژی مەغریب عیشا بەیانیت بە جەماعەت بی هەتا لەعەلەهو وەکو حەدیسەکەی باس کرا یعنی ئەو شەوەت هەموو لەوە بە شەو نوێژ حیسابی ئەو جە زیادە فەضل زۆرتر دوعا و پارانەوە بکەی دوعا و پارانەوەکەش ئین اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا ئەو جا هەموو ئەو شتانەی کە ئەتووی ئەزیەتدایە و لێی دەترسەی داوای سەلام و ئەمن و ئەمان کەی لە خوای پەروەردیگار بە تایبەتی لۆ خۆت و عائیلەت و دەور و بەرت و خاک و وڵات و هەموو ئومەتت بەڕاستی ئەمە مەسئولین لە هەموو ئومەت حتا لەسەر زەوی إذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة أو خلافة وجين شينو گەیاندنی پەیامی خوا و وەستەعمەرەکم فیها ئاوەدانکردنەوەی سەرزەوی ئەوە ئێستا بە ئاخیرەن درایتە سەر شانی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر ئومەت ئێستا ئەو قەدر و قیمەتی خۆی نازانی ئەو بەهای خۆی نازانی ئەمە لەسەرمانە لە ڕێگەی قەدر لە ڕێگەی ڕەمەزان جارێک کە ئەو ئومەتە هوشیارکەینەوە و هوشیارکردنەوەی ئەو ئومەتە هوشیارکردنەوەی ئەو ئومەتە لە شەوانی قەدر هەر وەک باسمان کرد خێری گەلک زۆرترە لەو عیبادەتە شخصیانە یعنی ببینە منزومەیەک هەمومان پێکەوە ئەمن لەگە مامۆستای لەگە ئیعلام لەگەر هەمومان پێکەوە فکرێک بدەینەوە ئەو ئومەتەی کاکە ئەتوو پێشەوا و ڕابەری ئومەتانی ئەتوو یعنی دەبیەوە ئیمام ئەتوو دەبیەوە سەردەستە ئەتوو دەبی ئەمرت هەبی نەهیت هەبی قورئان ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا ئەتوو ئیصطیفا کرای هەڵبژێردرای جارێککە ئەتوو سەر ئەو زەویە ئاوەدانکەوە فەرمو دنیامان لە بۆ خەڵکان بەجێهێشتیان کرد جەزیرەی ئیبستن و جەزیرەی شەیطانی و لە ناوبردننی خەڵکان و منداڵ و بەسە زمان و کچی گچکە و ئیغتسابکردن و پارچەکردنیان و ئەو وەکو نمونە کەمە مەبستمانی خەڵک شتی خراپیان بەبیربینەوە بەس ئەدی نابی لە شەوانی قەدر ئەمە جارێککە ئەو ئومەتە ڕاست لە چێنینەوە هەلیستێنینەوە جارێککە قیام و سیام و ئەوە بکاتەوە ئەوە خێرە هەرە گەورە و عەظیمەکەیە لەو شەوانە خۆ ڕاستە شتەکان دیکە تایبەت زۆر مهمە مسلمانێک بەتەنیا لە خۆی لە زیێکی دادەنیشی عیبادەتەکی شخصی دەکات ذکرێک دەکات تەسبیحاتێک دەکات ئەدی چی هەمی ئومەت هەربگری ئەدی چی غەمی ئەو ئومەتە هەربگری ئەدی ئەو ئومەتە لەسەر شانی من و تو ئەو خەڵکە نییە کە مختصە بە دین بە قورئان بە ئیمامەتی بە خەتابەت بە وتار بە ئیعلام ئەدیەوە لەسەر ئەدی ئەو ئومەتە جارێکی تکە سەر ئەو زەویە لەسەر شانی دانەندرایە ئاوەدانی کاتەوە و فەساد ڕابماڵی و یعنی تەمکینی دینەکەی بکە ئیقامەی سەڵات بکە ئیقامەی عەدل بکە عەدل گەڕانەوەی ئەو بەها گەورەیە جارێک کە لەسەر نەفسی خۆم عەدالەت جێبەجێ بکەم لە شەوی قەدر ئەو داوای لە خوا بکەم
عدل بەرامبەر خوا بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم وإذا قلتم فعدلوا وانە لەگەر ماڵ و منداڵ لەگەر جیران لەگەر گەڕک و ئەو ئومەتە جارێکی دیکە هەستیتەوە فێری بەهای بەرز بیتەوە نەک شەوانی قەدرمان لێ بڕوا لە پاشی ڕەمەزان شەوی قەدر هەستای مۆتابیانی لە پاشی ڕەمەزان محەبەتم لە بۆ تاغوت و مزریم و بێدین و خراپەکاری هەبی الله ئەکبەر کا لەیلەتول قەدر کانی ئەو شەوانی قەدرێک کەمە دەبوایە قەدری خوامان گرت بایە قەدری پێغەمبەرمان گرت بایە صلى الله عليه وسلم قەدری قورئانمان بگرت بایە کا قەدری قورئان ئەو هایە کاتێک کە قورئان دەفەرمی حیجاب بکە ئەمن برێم ئیهانەی حیجاب بکەم ئەدی نابێ ئێمە لە شەوانی قەدر ئەو بەیانە بژێڕینەوە کا قەدری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕێنماییمان دەکات لە حەلال لە حەرام لە هەموو ورد و درشتی ژیانمان ئەمە هەرچین هەستین شوێنی بەرنامە و بیردۆزە و ئەفکار و خەڵکانی دیکە بکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم بەجێ بێڕین ئەوجە لە ڕۆژی قیامەت کە ئەمە هەندە مشتاقی حەوزی کەوسەرین لەوێ چێ دەردەکرێن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبینی خەڵکانێک دەردەکرێن ئەوانە ئومەتی من دەفەرمی مەلایکەتەکان دەفەرمون ئینەکە لا تەدری ما ئەحدەثوا بعدەکە تو نازانەوە لە پاشەت و وازیان لە دین هێنا لە جیاتی ئیسلام قورئان سونەتی چوو بە دوای ئەولاکەتن بە دوای بێدینەکان کەتن ئەفکاری شەرق و غەرب کەتن ئەمە بەڕاستی زۆر مهم و گەورەی وەچی گوتمان خۆ زۆر گرنگە ئەمە عیبادەتە شەخسیەکان بکەین بەڵام ئێستا ئەمە ئەوەشی واجبەکی گەورەترمان لەسەر شانە ئەو ئومەتە جارێک کە فکر و فەهم و عەقل و دڵ ئەو دڵە ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار ما مثلا باشتر دزاني يعني الركون الميل القليل من القلب ميل يشي كمي قلب أتو لبو الظالم يعني مجرم بيدين تبي الميل القليل ميل يشي كم توزك فتمسكم النار باش أدي أما نابي أو بهانة بجرينوا نابي أو خلق آقادار كينوا ونابي خلشيش براستي بو روحيتو آمادة باشا بيت ليلة القدر نكبي خوي هالخلطيني نابي خوت هالخلطيني أتو سكفير الأخوة ناكري نبي قرآن كاري بيشت يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون أما دم يفير الأخوة بكم دم يفير لإيمان داران بكم هو فير لخوم دكم نا بآمادة باشي إيمانا واحتسابا هل وقت بيغمد صلى الله عليه وسلم بالرواد بقضية كابي ودعوة الأخوة بكينية الأخوة هاتي ما ليلة القدر دم يخوة لهم خوش بي دم يباق بمو فكرم دلو درونم عقلم همو مشروع كانم صاف كموصاف بتابتي أواني دا الصلاة يعني لدستا أواني قصية يعني لدستا أواني مشورتش يعني بيدكري أواني لنا خلق يعني وجه يعني وجاهت يعني هي كاكا أو قدر لوتو هاتي لوتو خو خلق بس زمانك لم يجي خوالي خوش بو إن شاء الله لم يجي همشتي خوي كردي تتصعية وقرباني آمادنية رزقي حلال وربقري آمادنية حرام وربقري آمادنية لبرخاتري قبر قيامتي خوي آمادنية ميلو مرحبا إساني بيدين كأو لم يجي بس أوي كديوي خوي هالخلطيني يعني خلق هالخلطيني أو بيويستي بويت زارج كبير لمعنى قدر تبقى قدري خومان لدز ندن قدري دين من قدري خاكو ولات من أو خاكو ولات من لو ددستو أو كردستانا يعني ربي أنزل لي منزلا مباركا وأنت خير المنزلين أو دعاء قولي لو كردستان كرا أو كردستان لو وايلي هاد لبرسي زهرش كل الشواني قدر أما خلق آقادار كينوا أما مسؤولين لو كردستان إيمان دار بيج همو خلق كو كردستان ببارزين كو حفظي كين كو سلامت بي سلام هي حتى مطلع الفجر أدينا بخاكولات ما سلامت بي وايانا سلامتي أمني قومي أمني غذائي أمني عقيدي أمني أخلاق أمني سياسي أمني اقتصادي تاجر كان أواني كبا مليارات كابراك أوي يعني برسياري كالأمن مليار هي يعني تبي تنسى قاعد كم 25 مليون دولار كوشتي واي بابا أو هاي أو ها أتو دبي بيدي أجر ناس سلامة نابي أتو سلام هي حتى مطلع الفجر بوا هرم خلته ديكوراتك لدري دروسكيو رازان وكبري قدارك أتو مليارات لبردست خير بيري أو خلكا لهر مليارك دبي 25 مليون دولار كي زكاة صار مليارات هي دبي 100 مليون دولار كي زكاة لمستحقين قرآن والسنة بياوتاكان والشرع علمايان أو ما مستبرزاني كتازم ما مستنابي هنا أو أنا كودي لو ما يرون كرديتوا ببورك قصة كان دريش كده بس دفرمون دبي أو شخصا دستي فقير هجالة كجماتك كبيدة دا أو كمستحقة وزور ممنوني أو كسجبي كلو رون دكاتو ممنوني بكبر ممنون كأهالوت رون كالمبتواوي ودرجة ككش هالبجيري هروك إمام الشافعي دفرمي چين در ديني بي بقوة دبي چين در زكاة بدريت أوي دين لچي بقوة دبي طبيعي أما دزاني فقير هي هجار هي نداري همي مستحقة بلام خو فقير وهجار أنا هو صالح تكرار دبتو أدي چه همي دين هالبقري دي كاكا
چێ ئەو دینە بگەینی، چێ ئیعلامێکی دینی دروست بکە، چێ مەدرسەیەکی دینی دروست بکە، چێ خەڵکی ئەهلی دین و مامۆستای بەڕێز پەروەردە بکە و سبەینە بیتەوە قائیدی دین و ئومەت چێ ئەدی نابێت و ماڵوسەر سامانت لەوە کاکە ئەوە قەدرە ئەوە لەیالێ قەدرە خۆمان هەر نەخەڵەتێنین فێر لە خۆمان نەکەین دینەکە وەکو خۆی بەڕاستی تێبگەین و بین مامۆستا کوخوا لێم خۆش دەبی کوخوا ڕێزم دەگری کوخوا قەدرم دەگری نەک ئەمن شتێکی جزئی پێ برێن وەڵی ئەگەر ئەتوو بێی مەسەرەن بێ لێرە دابنیشی زیکرێک تەسبیحاتە چی بکەی ئاخر ئیمامی عومەر تازیرەکانی دیت لە ناو مزگەفتێ دیتی هەستە بڕۆ دەرێ دەی دوو نوێژی خۆت کرد ئەوت بڕۆ کاکە ئەتوو بڕۆ زەکاتەکەت تەوزیەکە ئەوە لەیلەت قەدری توە ئەوە لەیلەتول قەدری توە ئەتوو لەیلەت کابرای مەسوود بڕۆ چاپۆشی لە هەندە سزنەکان کە عافیان کە ئەوە لەیلەت قەدر ڕەحمەت بداکو بابد خەڵکی فەقیر و بەستە زمان هەیە گیرایە حکمەکەی زۆری نەما یان مڕاجعە بکرێت فعلەن ئەوە بە حەق گیرایە وایە نا ئەوە لەیلەتول قەدری توە لەیلەتول قەدری هەریەکە و بە ئیشی خۆی ئافرەت لە ئەوەی خۆی پیاو لە پێگەی خۆی مامۆستات هەر یەکە و بە شێوازی خۆی کۆتا پرسیارم ئاراستی جەنابی مامۆستای دەکەم ڕەنگە ئافرەتانێکی زۆر دایکمان خوشکمان دەرفەت و کاتیان نەبی کە هەمویان بێنە مزگەوت چۆن لە ماڵی خۆیدا ئەم شەوە زیندوو ڕابگرێت ئەم شەوانە بە قەدر ڕابگرێت بۆچی پێم گوتی گەلە گەورەیە ئاگای لە کاتەکانی بیچین ئەو چ لە مزگەفتی ئەساسەکە مزگەفتە بەس هەیە پێی ناکرێت دای عاجزە مام عاجزیە پێغەمبەر صلی الله علیه و سلم چ ئەفەرمێتن پێغەمبەر فەرمێ کابرایەک هەیە ساغە عیبادەتی کردیە خواپەرستی کردی ئێستا نەخۆش کەتیە خوا فەرمێ مەلایکەتینە بەر ئەوەی کە وەختی خۆ کردیتی ئێستا پێی ناکرێتن هەموو لۆ بنووسن ئەوە خوای ڕەحمانە ئەوەندە بەڕحمەها ئەوەش ئەو ئافرەتەوە سە پێی ناکرێتن ناگاتە مزگەفتێ خوا فەرمێ مەلایکەتینە مادەم شەوەکەی لۆ من زیندی کردەوە با لە مارەش بی مادەم عوزری هەوە لۆی بەشتەوی لەیلەتول قەدر حساب بکەن شەو کەسانەیە کە لە مناجاتی دانە مەلایکەتینە بڕۆ سەردانی ویش بکەن ئەوەیە ئەتوو بە ئاگابی ئەتوو فرسەتی دانێ منە خۆشە ئیشی هەیە تااقەتی هەیە دەوامی هەیە بەمە دەرێت تەراویح لە مزگەفتی بابە پێم ناکرێت لە دەوام بابە لە دەوامەکەت بکە یازر کاتەکەی خۆت بکە لە مارەکەی خۆت بکە خۆت یەکلا بکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم چافەر بێ ڕەحمەتی خوا لەو پیاوەی کە شەوێ هەرستیتەوە ڕەحمەت یعنی پێغەمبەر دوعای لۆ چێ کردیە لۆ ئەو پیاوەی کردیە کە شەوێ هەرستیتەوە ئەلێ ئافرەتەکەم دەهەستە گوڵی مارێ بەهەستە دەستنێژەشی بشۆ ئافرەتەکە هەرستینی تن دەستنێژێکە خوایە ڕحم بەو پیاوەی بکەی بەو ئافرەتەی بکەی کە شەو نوێژەکەن یان لەولایە ئافرەتەکە هەرستی تۆ قالبی سوکترا پیاوەکە قەلبی گران و مادیە بڕک نوشەو نێژانەکە پیاوەکە بە قوربانت بم دەهەستە هەستەوا شەو دەهات هەستە نێزیک بەیانیە نێزیک بوونەوە لە خوای تەبارەک و تەعالا یان شەوی لەیلەت قەدرە فرسەتی بزانە با خوا ڕحم بەو مارەی بکە بەرەکەت لە ئەو مارەی بێتن پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم خوای تەعالا ڕحم بە هەردوو کانەکە و دوعای پێغەمبەریش حەقە ئەوە یەک دووش هەندێک کاتمان هەیە نەفەحاتە ئاگا لێبی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم هەندێک کات هەیە خوای تەعالا ئەو کاتانە بە فرسەتدا ئەنێ هەرچی ڕەحمەت و بەرەکەتی خۆی هەیە ڕوو لە عەبدەکانی ئەکاتن لەو کاتی ئەگە ئەو کاتن لە عەبدە دەگە خوای دابی مناجاتی خوای بیت دەگە خوای یەکلا بوو بیتەوە بە ئەو ڕەحمەتی ئەکەویتن بەستی هەتە قیامەتی یعنی ڕەحمەتەکەی خوا ئەوەندە گەورەیە جارێکیکە بەسە خوا ئەوەندە ڕەحمی پێکردیە هەتا قیامەتی والله حەدیسی پێغەمبەری و صحیحە ئەجا چێ دەری لە شەوی لەیلەتول قەدر نییە چێ یەک لەو شەوانە نییە چێ لەو شەوانەی ڕەمەزان نییە چێ دەری لە ڕۆژی ڕەمەزانی نییە ئەتوو لە شەو ڕۆژی ڕەمەزانی بە فرسەتی دابنە والله قنعاتی من وەیە کاتێک هەیە کە خوای تەبارەک و تەعالا لە مانجی ڕەمەزانێ بە هەموو گەورە و ڕەحمەت و بەرەکەتی خۆی ڕۆی عەبدەکەیەکە ئەو کاتە عەبەسە لۆ تۆ ئاگا لە خوای بی هەر دوعایەکیش بکەی هەر پارانەکیش بکەی هەر دەست برنکەی قەسەم بەخوای خوای تەعالا قبولیکە مندارت نییە بە فرسەتی بزانە خوشکەکە مندارت نییە فرسەتی زانە سزار لە سوزدەی ربي لا تذرني فردا وانت خير الوارثين الشيخ صالح المغامسي فەرمێ 6 سال بێ مندار بوو 6 سال باشە گوتم هەری کاکە من لۆ ناچمە خزمەت قورئان دکتۆر نەمانەکەم گوتی والله چل زارم دەگو هەموو شەوێ چل ڕۆژی پێ نەچوو پاشی چل ڕۆژی خێزانم گوتی حەملمان هەیە فەرمی هەتا ئێستا 21 کەس هاتێ بە منیان گوتیە قەسەم بەخوای خوایەتی دەکات بە هەر 21 گوتیە ئێستا هەر 21 منداریشان هەیە فرسەت ئەو شەوانە کاکە خانیت نییە دوعای بکە قەرداری دوعای بکە نەخۆشی دوعای بکە بەس بپارڕێەوە بەس بە فرسەتی دابنێ بەس بە کاتەکانی خۆت بکە دەست لە ئاسمانی برنکە ئیلا خوای تەعالا دەرکەی ڕەحمەت ئەکاتەوە ئیلا خوای تەعالا جوابت ئەداتەوە و ئیلا خوای تەعالا لێشتە خۆشەوی
آخر قسەی من ئەوەیە قەسەم بەخوای شەوی لەیلەتول قەدر لۆ هەندەیە خوای لێت خۆش بیت خوا بە هەنزەتە لێت خۆش بی بەڵێ. داعتوش هەنزەتەکەی خوای تەعالە بقۆسەوە. زۆر زۆر سوپاسان دەکەم تەمەەن کاتم تەواو بۆ گەنا باس و بابەتەکە زۆر زیاتر هەڵدەگری لە خزمەت قسەکانی ئێوە بەڕێزدا بووم زۆر بەڕێز مامۆستا سەدرەدین بالیسانی پێشنوێژ و وتار خوێن زۆر بەڕێز مامۆستا محەممەد نووری پێشنوێژ و وتار خوێن سوپاسان دەکەم کە لە خزمەت جەنابتاندا بوو سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام و عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.